الحمد لله وكفى والصلاة والسلام على محمد المصطفى وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وألحقنا بالصالحين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەختەوەر و کامەرانین لە چەند دەرسێک و چەند وانەیەک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین لە زانستی فەرموودە یاخود علم الحديث ياخذ علم السنة النبوية وعلى صاحبها أفضل الصلاة وأتم التسليم. پێم خۆشە لە یەکەم دەرسوانەدا سەرەتا التذكرة و بیرهێنانەوەیەک سەرەتا بۆ خۆم دواتر بۆ ئێوەی بەڕێز و سەنجین. دواتر سێ تەوەرەی گرنگ لەم ئەڵقەیە باز دەکەین. تەوەرەی یەکەمیان پێناسەی زانستی فەرموودە، جا بەتەنیا پێناسەی علم و بەتەنیا پێناسەی حەدیث و بە مڕەکەبی و بە تێکەڵاوی ئەم مستەلەح و زاراوەی زانانی فەرموودە کە ناویان ناوە علم الحەدیث یان علم المستەلەح. ئەمە پێناسەی چییە؟ بڕگەی دووەمینمان سەرهەڵدان و سەرەتای ئەم زانستە دەگەڕێتەوە بۆ کەی، یعنی کەی ئەم زانستە سەری هەڵداوە و لە چ زەمەنێکدا پەیڕەو کراوە و چۆنە و چۆن بووە، باسێک لە تاریخ و سرد و سەرهەڵدانی ئەم زانستەش دەکەین. سێمینیان و کۆتاییشیان ئەهەمیەت و علم الحەدیث، ئایا گرنگی و پێگەی زانستی فەرموودە چییە؟ هەم مقارنەتەن بە العلوم الشەرعیە، بە علمەکانی تر وەکو تەفسیر و وەکو فقه و وەکو علمی ئوسوول الفقه و وەکو علمی عەقیدە و ئەمانە، و ئایا چ گرنگیەکیشی هەیە وەکو ناویان راوە علومی ئینسانی، یعنی زانستی فەرموودە چ خزمەتێکی کردووە، چ گرنگێکی هەیە سەبارەت بە خزمەتکردنی مرۆڤایەتی، سەبارەت بە خزمەتکردنی کۆمەڵگا و مجتەمەع و دەوروبەر و مسلمانان و غەیری مسلمانان. سەرەتا التذكرة وەکو رب العالمین دەفەرمێ وذكر فإن الذكرى تنفع المؤمنين، دەفەرمێ بەیادیان بخەوە، بەڕاستی یادخستنەوە وا دەکا ئینسانی ئیماندار سوود ببینێ و هەندێک زانست و زانیاری بە زوبانی سەردەم ئەبدێت دەبتەوە، نوێ دەبتەوە و جارێکی تر زیندوو دەبێتەوە. سەرەتای تەذکرە یەکەمم وەکو باسم کرد، سەرەتا بۆ خۆم دوایە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست، تەذکیرە و بیرهێنانەوە و بیرخستنەوەیەکی عام و گشتیە سەبارەت بە هەر کارێک، یاخود سەبارەت بە هەر علم و زانستێک، یاخود سەبارەت بە هەر پرۆژە و دەورە و خولێک. لە صحیحی موسلیم و لە سونەنی ترمذیدا هاتووە، کۆی بەسەرهاتەکە ئاوایە. ئەبی هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، کانە کەالظیل لرەسوول الله عليه الصلاة والسلام، وەکو سێبەر وابووە بە دەوری ڕەسوول الله عليه الصلاة والسلام، و یەکێکیش بووە لە ئەهلی سوفە، واتە ئەوانەی کەسانی تایبەت بوون، هەژار بوون، نەدار بوون لە مەدینە، بە تایبەتی لە مزگەوتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام شوێنێکی تایبەتیان هەبووە، ڕەسوول الله عليه الصلاة والسلام یارمەتی داون و چاودێری کردن و سەرپەرشتی کردوون. جا پێشەوە ئەبی هورەیرە بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ ڕۆژێکیان لە نیوەڕۆیەکی گەرم کە ئەو کاتە کاتی ئاسایی نەبوو کە ڕەسوول الله بێتە دەر، بۆ خۆتان دەزانن خۆشەویستان، جەو و
کەش و هەوای مەدینە بۆ خۆی گەرمە و بە تایبەتیش کاتی نیوەڕۆیان و بە تایبەتیش دوای نیوەڕۆیەکی درەنگ زۆر زۆر گەرم دەبێ. بۆیە لەم کاتەدا ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام دێتە دەر لە ماڵ. پێشەوە ئابی هوڕەیرە دەفەرمێ گوزەرمان دەکرد و چوین بۆ ناو شەقامەکان و ڕێگاکانی مەدینە. دەفەرمێ لە ناکاو قەضاءن و قەدەرەن پێشەوە ئەبوو بەکر هات و سەلامی لە ڕەسوول الله کرد عەلەیهی سەڵات وەسەلام. ڕەسوول اللهش فەرمووی بۆ بەم کاتە ناوەختە هاتوویە دەر، ئێستا کاتی هاتنە دەری ئاسایی نییە. فەرمی یا ڕەسوول الله والله هاتووم شەیدا و ئیشتیاقی دیدارتم، حەزم کرد بە دیدارت شاد ببم. ئەمە یەکێک لە نهێنیەکانی پێشەوە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە بۆتە سەردار و سەروەری سەحابەکانی تر، جیا لە سەحابەکانی تر زۆر ڕەسوول اللهی خۆشویست و عەلەیهی سەڵات وەسەلام. و چەندان بەسەرهاتی تر هەیە بەڵام ئێمە لەبەر کەمی ماوەکە ناچینە ئەم تەفاسیلە وردەکاریەوە. بۆیە دەڵێ ڕەسوول الله فەرمووی با بڕۆین دەچینە شوێنێک، دەفەرمێ لە ڕێگادا قەضاءن و قەدەرەن شاد بووین بە دیداری پێشەوا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. دەفەرمێ ڕەسوول الله پلەی پرسی بۆچی هاتوویە دەر بەم کاتی ناوەختە بەم کاتی گەرمایە؟ فەرمی یا ڕەسوول الله والله ما ئەخرەجەنی ئیلا الجوع. فەرمووی ئەوەی پاڵنەرە و هۆکارە من کە بێمە دەر لەم کاتە ناوەخت و گەرما و سووتێنەرە، والله یا ڕەسوول الله شتێکی وامان نەبوو لە ماڵ برسیمە هاتوومە دەر عەسا وەلەعەلە بتوانم چارەسەرێکی خۆم بکەم. ڕەسوول اللهش فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام وما ئەخرەجەنی ئیلا الجوع. فەرمی والله ئەوەی منیشی هێناوەتە دەر وەکو تۆ ئەی عومەری کوڕی خەتاب ئەوەیە کە منیش برسیمە لە ماڵ شتێکی وام نەبووە کە بتوانم سکمی پێتێر بکەم. ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانی دەوڵەمەند بووە و هەژاریش بووە، لەبەر ئەوەی ڕەسوول الله بۆ ئێمە مەرجەعی ئەعلا و قودوەی ئەعلایە، بۆیە ئەم حاڵەتانی بەسەردا هاتووە وەکو بەشەریەت ئێمەش دەبێ لەسەر سنەتی ڕەسوول الله بین عەلەیهی سەڵات وەسەلام. هەندێک جار لەوانەیە هەژار بین برسی بین و هەندێک جاریش لەوانەیە تێر و دەوڵەمەند بین. بۆیە ڕەسوول الله هەردوو حاڵەتەکە و هەردوو شێوازەکە لە ژیانی هەبووە و لە کاتی دەوڵەمەندی دەوڵەمەندێکی سوپاسگوزار بووە، لە کاتی هەژاریش هەژارێکی ئارامگر و سابیر بووە. بۆیە دەڵێ وتی دەڕۆین، ئەبی هوڕەیرە دەفەرمێ ڕۆیشتین تاکو گەیشتینە ماڵی پیاوێکی ئەنساری بە ناوی ئەبوو هەیثەم ئەتەیهان الئەنساری. عادەت و دابونەریتی ئەهلی مەدینەوا بووە ماڵەکانیان لە نزیک بێستانەکانیان بووە، یعنی لە دەرەوەی بڵێن شاری مەدینە بووە بۆ ئەوەی لە بێستانەکان نزیک بن. باب و باپیری ئێمەش ئاوا بوون، یعنی ماڵێکی بچووکیان هەبووە لە نزیک بێستانەکان ئەگەر لە ماڵێش دوور بی بۆ ئەوەی سەرپەرشتی بکەن و ئاگاداری بن. دەڵێ ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام چوین بۆ ماڵەکە، بەڵام کە چوینە ماڵەکە سەیرمان کرد ئەبوو تەیهان لە ماڵ نییە، ئەبوو هەیثەم لە ماڵ نییە. بۆیە خێزانەکەی دەرگای کردەوە و بەڕووی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام پێشەوە ئەبوو بەکر و عومەر زۆر دڵی خۆش بوو، زۆر ڕووی خۆش بوو، گەشایەوە. فەرمووی هیچ کەسێک لەم ڕۆژەدا لە من بەختەوەرتر و خۆشگوزەرانتر نییە، لەبەر ئەوەی میوانی من ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام پێشەوە ئەبوو بەکر و پێشەوە عومەرە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بی. بۆیە ڕەسوول الله لێی پرسی ئەدی پیاوەکەت هاوسەرەکەت؟ فەرمی وەڵڵاهی چووە ئاوی سازگارمان بۆ بێنێ. دیارە عادەت و دابونەریتی ئەو کاتەوا بووە، یعنی وەکو ئێستا نەبووە هەموو بۆڕی و بەلوع ئەم جۆرەشتانە تەجهیز بکرێ بێتە ناو ماڵ، زیاتر ئاویان گواستۆتەوە بە ئەمرازێکی تر و زیاتر لە ئاوی کانیا و بیرەکان ئیستیعمالیان کردووە. بۆیە دەڵێ چاوەڕوانیان کرد تاکو ئەبوو هەیثەم گەڕایەوە، کە گەڕایەوە ئەویش سەیری کرد ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام لە ماڵیتیان لەگەڵ پێشەوە ئەبوو بەکر و پێشەوە عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بی. زۆر دڵی خۆش بوو، باوەشی بە ڕەسوول الله داگر، فەرمی بەدایک و باوکەوە بە قوربانت بم یا ڕەسوول الله، بەڕاستی بەختەوەرم تۆ چۆن بە وشەی خۆمان یاخود بە شێوازی خۆمان چۆن ڕێت غەڵەت کردو هاتیە ماڵی من،
یعنی زۆر سەرسام بوو، زۆر دڵخۆش بوو، بۆیە فەرمی وەڵڵاهی ئەمڕۆ بەختەوەرم. مباشەڕەتەن لە دوای سەلام و کەلام و بەخێر هاتن چوو توێشوێک یاخود بڵێن وشیەک لە خورمای هێنا بۆ لای ڕەسوول الله عليه الصلاة والسلام فيه بسر وتمر ورطب. یعنی لەم توێشوە خورمایە هەندێک جار لەسەر جادەکانیش دەبینین ئێمە لەسەر شەقامەکان ئەوانەی دەیفرۆشن ئاوا وەکو شێترێ بە داریان وەکردووە، دەڵێ ئاوا هێناوی، هەندێکی پێگەی بوو، هەندێکی زرد بوو، هەندێکی ئەمە دەڵێن پوچ و ڕق بوو. دەڕێ ڕەسوول الله فەرمووی بۆ ئاوا پەلت کرد، بۆ ئاوا هەموو بە هەموو شێوازێک هینات، یعنی وەکو برێ پەلەی کردووە بێ ئەوەی پاک بکاتەوە، یەکە سەر لە دار خورمایەکە لێی کردوەوە هیناویەتی بۆ ڕەسوول الله عليه الصلاة والسلام هاوڵانی. فەرمی یا ڕەسوول الله وتم بۆ خۆتان هەڵی بژێرن، کامەتان حەز لێیە ئەوەی هەڵبژێرن، ئەوەیە خۆشەویستیان دەربڕینی خۆشەویستیان بۆ ڕەسوول الله عليه الصلاة والسلام و ڕێزگرتنی ڕەسوول الله عليه الصلاة والسلام. ئەمە یەکێک لە نهێنیەکانی هاوڵە بەڕێزەکان بە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بی. بۆیە دەڵێ دواتر ڕەسوول الله عليه الصلاة والسلام سەیری کرد فأخذ المدية. مدية واتە چەقۆ سکین. دەڵێ زانی ڕەسوول الله عليه الصلاة والسلام ئەبوو هەیثەم ئەم پیاوە ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەم هاوڵە بەڕێزە دەیەوێت حیوانێکیان بۆ سەر بڕی. دیارە عادەتی ئەو کاتی وا بووە، یعنی کە میوانێکیان هاتووە ئەگە گۆشت نەما بێ یاخود ئەم جۆرە شتانە حیوانیان بۆ سەر بڕیوە. بۆیە ڕەسوول الله فەرمووی ئیاکە والحەلوب، ئاگادار بە ئەو ئاژەڵە و ئەو حیوانەی کە شیردەرە ئەمەمان بۆ نەکوژیەوە سەری نەبڕی، ئاگادار بە. بۆیە دەفەرمێ وتی بەڵێ ڕەسوول الله خەمت نەبێ. دوای ئەوەی کە ڕەسوول الله عليه الصلاة والسلام لەگەڵ هاوڵانی بەڕێز نانیان خوارد و لە دوای برسیەتی سچیان پڕ بوو تێر بوون عليه الصلاة والسلام و ڕەزا و ڕەحمەتی خوا لە پێشەوە ئەبوو بەکر و پێشەوە عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ و ئەبی هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ. ڕەسوول الله فەرمی عليه الصلاة والسلام فەرمووی ماء بارد ورطب طيب وظل بارد. فەرمووی ئاوێکی سازگار و سارد و خۆش و شیرین و خورمایەکی شیرین و پێگەیشت و سێبەرێکی فێنک و خۆش. فەرمووی والذي نفسي بيده، سوێن بەوەی کە نفسی منی بەدەستە مەبەستی پێ رب العالمینە، إنه لنعيم الذي سيسألون عنه يوم القيامة. فەرمووی ئەو نیعمەت و بەخششە و عطاء رب العالمینە کە لە ڕۆژی قیامەت لێپرسینەوەتان لێ دەکرێت. فەرمووی ئێوە لە ماڵ دەرچوون بە برسیەتی، ئێستا الحەمدولله ئێوە سکتان پڕە و تێرن و ئیسراحەتتان کردووە و رب العالمین ئەم ناز و نیعمەتەی پێبەخشیون. فەرمووی ئەوە نیعمەتێکە لە ڕۆژی قیامەت لێپرسینەوەمان لەسەر دەکرێت. بۆیە خۆشەویستان بەڕاستی شاهید لەم فەرمودەیە هێناومەوە ئەوەیە بەڕاستی ئێوە بەختەوەرن، ئێوە کامەرانن کە ئێستا لە خزمەت فەرمودەکانی ڕەسوول الله دان عليه الصلاة والسلام و لە نەعیم و بەخششێکدان لە ڕۆژی قیامەتێ لێ برسینەوەمان لەگەڵ دەکرێت. یعنی دەستگایەکی ئاوا رب العالمین ئەجر و پاداشتی هەموو کەسێک بداتەوە ئەگەر بە نیەتێکی پاچیش بەشدارە، بە دوعایەکیش بەشدارە لە بنیادنان و دروستکردن و هێنانەدی ئەم جۆرە دەستگایانە، یعنی ئەم جۆرە بنکانە کە قورئانی لێ بخوێندرێ، سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام و ئەو دەورە و ئەکادمیانەی لێ بەڕێوە بچی. بەڕاستی ئەمە نەعیمێکە، خەڵکێک ئێستا نازانن چ ئەمە نەعیمێکە، خەڵکێک ئێستا لە شەقاوەتدان لە ناخۆشیدان، بەڵام ئێوە لەم نەعیم و بەخشدان. بۆیە لێپرسینەوەمان لەگەڵ دەکرێت، دەبێت لە ئاستی پێویست دابین، لە ئاستی پێگە و گەورەیی ئەو زانستە دابین کە لە خزمەتی داینە کەوتمان خاوەنەکەی ڕەسوول اللهە عليه الصلاة والسلام، مەوتەکانی ڕەسوول اللهە عليه الصلاة والسلام. بۆیە بەڕاستی ئەم ڕووناچیە، ئەم وەکو دەڵێ ئەم جە و کەش و هەوایە فێنکە و خۆشە و ئەم برایەتی و تەبایی و پێکەوە ژیانە، بەڕاستی ئەمە لێپرسینەوەمان لەسەر دەکرێت و ئەو نەعیمەیە رب العالمین لێپرسینەوەمان لەگەڵ دەکات. و رب العالمین فەرموویتی لئین شەکەرتم
وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. براستي أجر إيوا سپاس گزار بن خواي گەورە بۆتان زیاد دەکا، بەڵام ئەگە سپاس گزار نەبن رب العالمین سزا و عقابتان دەدا، رب العالمین پەنامامدا. بۆیە ئەمە بۆ هەموو دەورەیەک، بۆ هەموو خولێک، بۆ هەموو شوێنێک و بنکەیەک بەڕاستی دەتوانین بڵێین نیعمەتێکە و بەخشێکە لە ڕۆژی قیامەت لێپرسینەوەمان لەگەڵ دەکرێت. و بیرهینانەوەی دووەم کە بەڕاستی ئەگە بڕین تایبەتە بە طالب العلم فێرخوازانی زانستە شەرعیەکان، لەوانەیە وەکو دەڵێ زیادە ڕۆیمان نەکرد بێ، لەبەرەوەی بەڕاستی زۆر گرینگە ئاگادار بین. ئەویش فەرمودەیەکە لە سنەنی ترمذی و لە غەیری ئەوانیشدا هاتووە کە فەرمودەیەکی ڕاست و دروست و بەسەرهاتێکی ڕاستەقینەیە. شوفا ئەسبەحی کە یەکێکە لە تابعیەکان دەفەرمێ ڕۆژێکیان چوون بۆ شاری مەدینە، سەیرم کرد خەڵکێکی زۆر لە دەوری شەیخە کۆبوونەوە، لە دەوری بانگخوازێک کۆبوونەوە، ئەویش باسی دینداری و خواپەرستی و شەریعەت و فەرمودەکانی ڕەسوول اللهیان بۆ دەکا عەلەیهی السەڵات وەسسەلام. دەڵێ منیش چاوەڕوانم کرد تاکو خەڵکەکە بڵاوەیان کرد و خەڵکەکە ئەم شێخەیان بەجێهێشت. منیش لە یەکێکم پرسی ئەمە چێیە؟ وتیان ئەمە ئەبی هوڕەیڕەیە رضی الله تعالی عنه. فەرمیان ئەوە ئەبی هوڕەیڕەیە هاتووە فەرمودەکانی ڕەسوول الله و ئەم دینە بۆ ئەم خەڵکە بڵاو دەکاتەوە و داعی بانگخوازە. دەڵێ منیش لێی نزیک بوومەوە، وتم ئەی شێخ ڕجات لێ دەکەم، سوێندت دەدەم، فەرمودەیەکی تایبەتم پێ بڵێ، یعنی فەرمودەیەکم پێ بڵێ کە بەڕاستی ئامۆژگاریەکی زۆر زۆر بەهێز و پڕمانە بێ. دەفەرمێ ئەبی هوڕەیڕەش سەیرێکی منی کرد، فەرمووی أحدثك حديثا حدثني رسول الله عليه الصلاة والسلام فعقلته وعلمته. فەرمودەیەکت پێ دەڵێم کە تەنها من و ڕەسوول الله عليه الصلاة والسلام لەم مزگەوتە بووین، لە مزگەوتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام. دەفەرمووی فەرمودەکە تێگەیشتم و لەبەریشم کرد و زانیشم مەبەستی ڕەسوول الله عليه الصلاة والسلام، مەقسەدی ڕەسوول الله لەم فەرمودەیە چییە. لەبەرەوەی ڕەسوول الله دوعای بۆ کردووە بۆ ئەبی هوڕەیڕە، فەرمودەکانی لە یاد ناچێ. دەفەرمێ ویستی فەرمودەکەم پێ بڵێ، لە ناکاو پێشەوە ئەبی هوڕەیڕە لە خۆی چوو فەئوغمیە عەلەی، یعنی لە خۆی چوو نەیتوانی قسە بکە، زاری زمانی جێرا. یعنی منیش پێم سیر بوو، ماوەیەک چاوەڕوانمان کرد، هەڵساوە دووبارە فەرمووی وەڵڵاهی حەدیثێکت پێ دەڵێم کە من و ڕەسوول الله عليه الصلاة والسلام لەم شوێنە بووین، ڕەسوول الله پێی گوتم و من زانیم مەبەستی چییە و بە عەقڵ وەرم گرت و بە سینەشم لە ناوخی سینەشمدا لەبەرم کردو و دەزانم بەسەرهاتەکە چییە. دەفەرمێ دووبارە پێشەوە ئەبی هوڕەیڕە ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ حاڵەتێکی تایبەتی بەسەردەهات نەیتوانی قسە بکا و چاوەکانی نوقان و کەتە سەر زەوی. دەفەرمێ پێم سیر بوو، بۆ جاری دووەم تۆزێک چاوەڕوانمان کرد، ئەوجا ئەبی هوڕەیڕە ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆ جاری سێم بە ئاگا هاتەوە، فەرمی وەڵڵاهی فەرمودەیەکت پێ دەڵێم کە لە ڕەسوول اللهم بیستووە، تەنها من و ئەو لەم مزگەوتە بووین، عقلته وعلمته. فەرمی وەڵڵاهی تێیگەیشتم، زانی مەبەستی ڕەسوول الله چییە، لە مێشکم ماوە و زانست و زانیاریشم دەربارەی هەیە و لەبەرم کردووە و حیفظم کردووە. دەڵێ ئەبی هوڕەیڕە فەرمووی ڕۆژێکیان ڕەسوول الله عليه الصلاة والسلام کە من لێ دانیشت بووین تەنیا ئێمە و ئەو بووین، فەرمووی ئەی ئەبی هوڕەیڕە لە ڕۆژی قیامەت رب العالمین دادەبەزێ بۆ ئەوەی ليحكم بين الخلائق ليقضي بين الخلائق، بۆ ئەوەی بڕیار بدا چێ بۆ بەهەشتە چێ بۆ جەهەنەمە، لە چێ خۆش دەبێ چێ سزا دەدا، ئەوە رب العالمین بڕیار دەدا. وكل أمة جاثية، ئەوەی
وێنەی مەوقیفەکە وێنەی ڕووداوەکە ترسناچی ڕووداوەکە ئەوەیە خەڵک هەمووی لەسەر چۆکە هەموو ئومەتێک هەموو گەل و نەتەوەیەک لە ئادەم حتا ئاخر نەفەر کە مردووە هەمووی دانیشتووە چاوەڕوانی بڕیاری ڕەب العالەمینە جاثیە كل ئومەتین جاثیە ئێمە لە قورئاندا سوورەتێکمان هەیە بە ناوی ئەلجاثیە واتە ئەم ڕۆژە هەموو خەڵک لە ناخۆشی مەوقیفەکە لە ترسناچی مەوقیفەکە هەمووی لەسەر چۆک دانیشتووە و چاوەڕوانی بڕیاری ڕەب العالەمین دەکا جل جلاله دەفەرمێ ڕەسوڵ الله فەرمووی سێ کەس دەینن لەم ڕۆژە یەکەمیان من جەمع القورئان ئەوەی کە قورئانی لەبەر کردووە یاخود لە قورئان شارەزا بووە یاخود قوتابی قورئان بووە و یەکێکی تریان کە دەوڵەمەندێکە ڕەب العالەمین سەروەت و سامانی پێبەخشیوە و یەکێکی تریان کە شەهیدە ئێمە لە دنیا وتمانە شەهیدە لە پێناوی ڕەب العالەمین لە مەیدانی جەنگ و جیهاددا لەگەر کافران و منافقەکان و ئەمانە شەهید بووە دەفەرمی ئەم سێ کەسە دەینن سەرەتا ئەو کەسەی کە قورئانی لەبەرە یاخود قورئانی خوێندووە یاخود شارەزای قورئانە یاخود قوتابی قورئانە مانایەکانی هەموو دەگەیەنێ دەیهێنن ڕەب العالەمین پێی دەڵێ من یارمەتیم دای ئەم گەورەی و بەخشندەیم پێبەخشی تۆ قورئانت لەبەر بوو یاخود شارەزای قورئان بووی یان دەنگێکی خۆشت هەبوو لە قورئانت دەخوێن بۆچیت کرد دەڕێ یا ڕەب العالەمین بۆ تۆ بووە فی سەبیلی تۆ بووە لە پێناوی تۆ بووە ڕەب العالەمین دەفەرمێ کەذەبت مەلائیکەتەکانش دەفەرمون کەذەبت ڕەب العالەمین دەفەرمێ درۆ دەکەی مەلائیکەتەکانش دەفەرمون درۆ دەکەی ڕەب العالەمین پەنامەمدا لەو ڕۆژەی دەفەرمی بۆ ئەوە دوو بڵێن کەسێکی زیرەکە کەسێکی دەنگخۆشە کەسێکە بەڕاستی قورئانی لەبەرە وەقەد قیل ئەوە پێت گوترا بڕۆ ئەجر و پاداشت لەوان وەرگرەوە فەرمووی ئەوە یەکەمیان دووەمیان دەهێنن کەسێک کە سەروەت و سامانێکی زۆر ڕەب العالەمین پێی بەخشیوە دەوڵەمەندی کردووە ڕەب العالەمین پێی دەڵێ ئەو ماڵ و سەرۆت و سامانەی پێم بەخشی هەندێکت بەخشی لە پێناوی من ئایا لە پێناوی من بوو دەڵێ بەرە یا ڕەب العالەمین ئەمن پارەم دەدا هەژاران یارمەتیم دەدان نەدارەکان یارمەتیم دەدان لە پێناوی تۆ بووە ڕەب العالەمین دەفەرمێ کەذەبت مەلائیکەتەکانش دەفەرمون کەذەب درۆت کرد ڕاست ناکەی ئەو پارە و بەخشینت بۆ ئەوە بوو بڵێن بەڕاستی کەسێکی خێرخوازە بڵێن بەڕاستی کەسێکی دڵسافە کەسێکی وەکو دەڵێ دەستپاکە بۆ ئەوەت بووە وەقەد قیل بڕۆ ئەجر و پاداش خۆت لەو کەسانەوە گرۆوە یاخود بۆ ئەو شتت کردووە سێمین کەس دێنن کە لە پێناوی ڕەب العالەمین لە جەنگ و جیهاددا شەهید بووە دەیهێنن دەڵێن تۆ بۆچی شەهید بووی بۆچی خۆت بەکوشتدا دەڵێ ڕەب العالەمین من لە پێناوی تۆ لإعلاء كلمتك بو أوي ديني تو برز بي بو أوي كلمتي تو برز بي قرآن برز بي سنة رسول الله برز بي عليه الصلاة والسلام رب العالمين دفرمي كذبت ملائكة كان بهمان شيء دفرمي كذبت دروت كرت راسناكي بس بو أودو بلين براستي كسيتي زريئة كسيتي شجاعة كسيتي بالوانا كسيتي سوارتساكا وقد قيل بيد قترا برو أزر باداش لوان ورقروا أبي هريرة رضي الله ورحمة إخواني السربي دعاء أوي رسول الله أم بسر هاتي روج قيامتي بباس كردم ثم ضرب على ركبتي صد خوز قمام بيشوا أبي هريرة دفرمي رسول الله دستي مباركي لسرانم دانا براستي خوشيني لدنيا بقات أم خوشيا براستي بلوباين يلا بلوبايا بقات أو خوشي رسول الله أو ندن نزيق بي آموش قاليد بكا هناسي لقل هناسة تيكل بي دواتريج پیستەکەی و جلدەکەی و مبارەکەی دەستی مبارەکی لەسەر ڕانەدابنێ بەڕاستی ئەمە خۆشیەکە لە ڕۆژی دنیا لە ڕۆژی قیامەت ئەبی هورێرە بۆمان بجێڕێتەوە هەستی چەند بەخۆشی کردووە فەرمی رسول الله ثم ضرب على ركبتي رسول الله دەستی لەسەر ڕانم دانا ثم دواتر فەرمووی يا أبا هريرة هؤلاء الثلاثة أول من تسعر بهم النار رحماك يا الله فەرمووی ئەی ئەبی هورەیرە ئەو سێ کەسە دەبینی ئەو سێ جۆرە ئەو کەسەی قورئانی لەبەر کردووە دەنجی خۆش بووە لە قورئان شارەزا بووە ئەوەی ماڵ و سەروەت و سامان ڕەب العالەمین پێی بەخشیوە و ئەویش بەخشیوەتی بە هەژاران و بەنەداران و بەو جۆرە شتانە ئەوەی پێی وایە شەهید بووە لە پێناوی خوا لە مەیدانی جەنگ ئەمانە
ئەم سێ کەسە دەینین یەکەم کەسن ئاگری جەهەنەمیان پێخۆش دەکرێت یەکەم کەسن دەبنە خۆراکی ئاگری جەهەنەم ڕەب العالەمین پەنامامدا زانیان دەفەرمن ئەو مانای چییە مانای ئەوەی ئیخلاسیان نەبووە فاعبدوا الله مخلصين له الدين ولو كره الكافرون رب العالمين دەفەرمێ ئێوە بەندایەتی رب العالمين بکەن تەنها مەبەستان رب العالمين بی تەنها نیازتان رب العالمين بی کە دەبەخشی ئەوە شیعارت بێ لا نريد منكم جزاء ولا شكورا ئەمە داوای ئەجر پاداشتان لێ ناکەین داوای سوپاس و سوپاسگوزاریتان لێ ناکەین چاکەی لەگەڵ کەسێک دەکەی علم و زانستێکی قورئانت لەبەرە قورئان دەوێ بڵێ من بۆ پارە و بۆ سەروەت و سامان و بۆ ئەوەی خۆم لەسەر خەڵک هەڵکێشم بۆ ئەوە لەبەرم نییە یعنی ئەمانە هەموو هۆکارن زانیان دەفەرمێن بەستی پێ ئەوێ دەبێ ئیخلاسمان هەبێ واتە تەنها بۆ رب العالمین بێ وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة وذلك دين القيمة رب العالمين دفرمي إيما فرمان من كردوا بهموان وبأهل كتابش كأيوة تسيبكن نياز باك بن ورب العالمين أم ديني براز داناوا أو الديني چي راس تقين وقيم تواو بتەوە بۆیە ئەم ئامۆژگاریش بەڕاستی خۆشەویستان سەرەتا بۆ خۆم بۆ ئێوەش کە زۆر گرینگە پێش هاتنت بۆ ئەم دەورەیە بۆ ئەم ئەکادیمیایە بۆ خوێندنی ئەم زانستە ئیخلاست ئەبدێت بکەوە نوێ بکەوە بڵێ یا رب العالمین هەم لە دڵتدا هەم بە قسەش دەری بڕە یا رب العالمین من ئەوە لە پێناوی تۆ ئەم دەورەیە بەشداری دەکەم یا رب العالمین لە پێناوی تۆ ئەم زانستە دەخوێنم بزانە چ بەرەکەتێکی دەبێ و لە کاتی ئەسنای خوێندنی دەرسەکە و دەورەکەمانە زۆر گرینگە دووبارە ئیخلاس و نیەت پاچی و نیاز پاچیمان ئەبدێت بکەینەوە وە سێمینیشیان کە کاتێک دەورەکە تەواو دەبی لە شوێنێکین یاخود لە دەورەیەکی تر بەشداری دەکەین دەبینە مامۆستا ئەوەش دیسان ئیخلاسمان هەبێ کەمە بەسمان نەبێ بۆ بەدەستهێنانی پارە و سەروەت و سامان و یاخود ناوبانگ و شوهرە و ئەمانە تەنها لە پێناوی رب العالمین بۆیە ئیخلاس و نیاز پاچی لەو سێ زۆر گرینگە پێشی کارەکە لە ئەثنای کارەکە و لە دوای کارەکە رب العالمین لە مخلصانمان حیساب بکە ئەوە وەکو تەذکیرێک و وەبیرهێنانەوەی بوو کە بەڕاستی بە گرنگم زانی وەکو هەوێنێک بۆ ئەم دەرسە کە سەرەتا بەبیرە خۆم و دوایش بەبیر ئێوەی بەڕێز و سەنجین بهێنمەوە خۆشەویستان ئەم دەرسە و ئەم زانستەی کە ئێمە لە خزمەتی داین زانستی فەرمودەیە واتە علم الحەدیث یاخود علوم الحەدیث ياخذ علوم السنة النبوية ياخذ علوم المصطلح علم المصطلح يعني أمنا وانا هموي هالقلاو هالانزراوي أو زانستن بو أوي ببيت ناويك بو أو زانستي كإيما دي خوينين وكو باسما كل السرطة وقتمان سرطة بيناسية چي زانستی فرموده دەکەین دواتر دەین باسی گرنجەکەی سەرەتای سەرهەڵدانی و کەی سەری هەڵداوە مێژووی سەرهەڵدانی دواتر دەینە خزمەتتان باسی پێگە و گرنجی ئەم زانستە دەکەین خۆشەویستان علم زانان دەفەرمن هو إدراك الشيء على ما هو عليه إدراكا جازما يعني علم بتني وحديثش بتني علم دەفەرمون ئەوەیە تۆ پەی زانست و زانیاریت لەسەر شتێک هەبێ بەڵام ئەم زانست و زانیاریە تەواو بێ ڕێک بێ حەقیقەت بێ ڕاستەقینە بێ ئەمە پێی دەگوترێ علم و دەفەرمون وهو نەقیض الجهل علمیش دژە لەگەڵ نەزانین واتە زانین و نەزانینمان هەیە ئەجینا زانای تر زۆر پێناسەی علمیان کردیان هەندێک وتوێتیان مەجموعەیەک و کۆمەڵەیەک لە حەقائق و لە ڕاستیە لە نەظەریاتە لە تەجروبەیە کە ئینسان پێی دەگا ئەمە پێی دەگوترێ علم یاخود زانست ئەمە بە کورتی پێناسەی علم حەدیث لە زمانەوانی داواتە جەدید واتە شتێکی نوێ بەڵام لە زاراوەی زانستی فەرموودە یاخود لەلایەن فەرموودە ناسان حەدیث دەفەرمن هي ما أضيف إلى النبي عليه الصلاة والسلام من قول أو فعل أو تقرير أو صفة خلقية
أو خلقية أو خلقية أو السيرة قبل البعثة وما بعد البعثة. دفرمون كدلين أما فرمودية ياخد باسي حديث ذكين استالو زانستي إيما ما بس من أويا كلا رسول الله عليه الصلاة والسلام بو إيما قواسترا وتوا وإسناد دراوة بولاي رسول الله بال دراوة بولاي رسول الله عليه الصلاة والسلام لو تكاني ولا كردوكاني رسول الله عليه الصلاة والسلام ولا دام بيدانانكاني رسول الله عليه الصلاة والسلام واتا هاوڵ یەکشتێکی کردووە رسول الله ئیقراری لەسەر کردووە یاخود رسول الله دەستخۆشی لێ کردووە رسول الله عليه الصلاة والسلام هانی داوە ئەمانە پێیان دەگوترێ ئیقرار و تقریر لەسەر شتەکە ئەو السیرە ئەو صفة خلقية ياخذ صفتك لرسول الله دابو عليه الصلاة والسلام كأخلاق بوا يعني خواردني بدستي راست ياخذ رويشتني يشي لسرخو هادي ياخذ أم زورشتاني لسنة رسول الله عليه الصلاة والسلام بس سنة داندراوة ياخذ خلقية أويك رب العالمين رسول الله آوى لسر خلق كردوا يعني رب العالمين بعام دفرمي ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم دفرمي إيما مروفكان من لسر جوانترين شواز وريكار دروس كردوا ورسول الله عليه الصلاة والسلام جوانترين مروفي سر زوية دبيت سند جوان بوبي بوي رسول الله عليه الصلاة والسلام كان كثير الشعر رسول الله عليه الصلاة والسلام كان مربع العين واسع العينين مربع الكتفين رسول الله عليه الصلاة والسلام طويل الشعر رسول الله عليه الصلاة والسلام أنيق الأنف أنفي يعني أمشي وازاني رسول الله عليه الصلاة والسلام كباس كلا أمش سنته حتى رواية كلا ولا صحيح بخاري وأمانة بسياريان كردوا لها ولاني بريز وتويتيان آية رسول الله وكو مانغوا بوا فرمویان مانگی چی وەکو شمشێرێکی زۆر جوان وابووە وەکو مانگێک وابووە کە درەوشاوەتەوە یعنی ئەوەندە جوان بۆ رسول الله عليه الصلاة والسلام هاوڵی بەڕێز هەبوو وەکو عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بدە فەرمی وەڵڵاهی ئەوەندەم رسول الله خۆشویستوە ئەوەندە بە هەیبەت و ڕێک و پێک و جوان بوو ئەگەر ئێستا لێم بپرسن وەصفم بۆ بکە ناتوانم وەصفتان بۆ بکەم یعنی ئەوەندە شەرمم لە رسول الله کردووە ئەوەندە ڕنگ و وەجه و جەمالێکی جوان هەبووە لە رب العالمین داواکارین ئێمە و ئێوە شاد بکا بە دیداری هەم لە دنیادا و هەم لە قیامەتیشدا ئینشاء الله بۆیە ئەمەش سنەتی رسول الله عليه الصلاة والسلام ئەوی السیرە یاخود زانایان دەفەرمون سیرەتی رسول الله عليه الصلاة والسلام سەر گوزشتەی ژیانی یعنی ئەوەی کە لە ژیانیدا گوزەری کردووە چ پێشی ببێتە پێغەمبەر چ دوای پێغەمبەرایەتی چونکە ئەمە هەمانە پێشی رسول الله عليه الصلاة والسلام ببێت بە پێغەمبەر چیان پێوتوە وتوێتیان الصادق الأمين يعني ڕاستگۆی دەستپاک یاخود ڕاستڕەوی دەستپاک رسول الله عليه الصلاة والسلام مرۆڤێکی ڕاست و دەستپاک و دڵپاک و ڕێگە پاک بووە بۆیە ئەمەش دەبێتە سیرەیەک و دوای ئەوەش کە بۆ پێغەمبەر ئەوەش بۆ ئێمە سیرە و سنەتی رسول الله عليه الصلاة والسلام ئێمە سوودی لێ دەبینین و ئیستیفادەی لێ دەکەین ئەوە بە کورتی هەم پێناسەی علم هەم پێناسەی حەدیث ئەی ئەم زانستە ئێمە لە خزمەتی داین زانایان دوو شەیان کردوتە مستەڵەحەک علوم الحەدیث یاخود علم الحەدیث وتمان چونکە گوێتان لێ دەبێت لەم مستەڵەحانە و زاراوانە ئایا ئەمە مەبەستیان چییە زانایان مەبەستیان لەوە چییە لەوە لێکۆڵینەوە لە فەرمودەکانی رسول الله عليه الصلاة والسلام ئەوەندی ئەم زانیاریم هەبی یعنی خوێندنەوەمان لەسەر کردووە بەڕاستی دوو دێرە یاخود چوار دێرە شعرەکەی پێشەوا سویوتی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەربی لە ئەلفیەکەی کە بە شعر باسی زانستی فەرمودە و گرنگی فەرمودە و بەشەکانی فەرمودەی کردووە زۆر بە جوانی باسی کردووە زۆر گرینگە ئەوەی دەبێتە فێرخوازی زانستی فەرمودە ئەمەی لەبەر بێ بەڕاستی ئەویش دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەربی پێشەوا سویوتی دەفەرمێ علم الحديث ذو قوانين تحد يدرى بها
أحوال متن وسند فذلك الموضوع والمقصود أن يعرف المقبول والمردود. دفرمي زانستي فرمودا ذو قوانين تحت چەند یاسا و ڕێسایەکە ئەم سنوورانە دەبێ بپارێزرێ، دەبێتە سنوور ئەم یاسایانە دەبێ پارێزگاری لێ بکرێ. یودرا بها ئەحوال و مەتنی وەسەنەد. بەم یاسایانە بەم قەوانینانە ئێمە چ دەزانین؟ دەزانین ئایا مەتنەکە چ حاڵەتێکی هەیە و سەنەدەکەش چ حاڵەتێکی هەیە، ئایا مەتنەکە صەحیحە مەقبولە وەردەگیرێ و ئایا ڕیجالی سەنەدەکەی سیلسیلەی ڕواتەکانی ئایا زنجیرەی ئەوانەی ئەم فەرمودەیان جێڕاوە کە پێی دەگوترێ سەنەد ئایا ئەمەشیان وەردەگیرێ یاخود وەرناگیرێ، ئەوە فەذانیکە المەوضوع فەرمووی ئەمە باس و خواسی زانستی فەرمودەیە. ئەی وەالمەقسوود و مەبەستمان چییە؟ خۆمان ماندوو کردووە، شەو نخوونیمان کردووە لە کاتی خۆمان کە بە نرخترین سەرمایە ژیانی ئێمەیە سەرفمان کردووە، ئایا مەبەستیمان چییە لە زانستی فەرمودە؟ والمەقسوود أن يعرف المقبول والمردود. دەڵێ دەبێ بزانین کامە حەدیث وەردەگیرێ و ئیشی پێدەکرێ و دەکرێتە کەتەلۆکی ژیان، دەکرێتە دەستور و ڕێبازی ژیان، و کامە فەرمودەش هەڵبەستراوە بە زاری ڕەسوول الله عليه الصلاة والسلام، خەلەلی تێدا هەیە ڕەت دەکرێتەوە و ئەکرەمەکم الله حەدیثێکی مەوضوع و ئەم جۆرە شتانەیە. بۆیە دەفەرمێ مەبەستمان لە زانستی فەرمودە ئەمەیە. بۆیە دژە سوننەکان کە دێن ڕەخنە لە زانستی فەرمودە دەگرن، دەڵێن زانستی فەرمودە زادە و داهێنانی عقلی بەشەرە و عقلی بەشەری سنووردارە. بۆیە ئەمە دەتوانین بڵێن ئێستا دەبێت دووبارە و سێبارە دەبارە دووبارە لێکۆڵینەوە لە فەرمودەکان بکەین و بە کەیفی خۆمان، بە میزاجی خۆمان، بە عقلی ئەم سەردەمەمان کە ناویان لێنە معاسەرە، ڕۆشنگەرایی، ڕووناکبیری، دووبارە فەرمودەکان پێداچوونەوەی بکەین کامە سەحیحە کامە ضەعیفە کامە ئەوێ. لە پای چی؟ ئەم زانایانە مەبەستیان بووە ئاوایان کردووە، خۆیان ماندوو کردووە. تۆ ئێستا دەتەوێت شان لە شانی ئەم سەحاب ئەم تابعی و ئەم هاوڵە بەڕێزانە و ئەم زانایە بەڕێزانە بدەیەوە؟ یعنی ئەگەر ژانیان بخوێنیەوە ئەوسا دەزانی ڕەب العالەمین چۆن یارمەتی داون کە هاتوون ئەم زانستی فەرمودەیان داناوە بەس بۆ ئەوەی چ بکەن؟ پارێزگاری لە فەرمودەکانی ڕەسوول الله بکەن عليه الصلاة والسلام، و فەرمودەکانی ڕەسوول الله بپارێزن لەوەی کە خوڕافیات و خوزەعبەلات و وەکو دەڵێ ئەساتیر و ئەمانەی داخل بین. نەهاتوونە مەبەستیان بووە کە بزانن ئەم فەرمودەیە وەردەگیرێ لەبەر ئەو هۆکارانە، ئەم فەرمودەیە ڕەت دەکرێتەوە لەبەر ئەم هۆکارانە. بۆیە ئاوا مەبەستیان بۆ و مەبەستیان لەم زانستە ئەوە بووە. ئەوە بە کورتی خۆشەویستان پێناسەی زانستی فەرمودە کە زۆر گرنگە ئێوە بەڕاستی دەبێ دەرخی بکەن و حیفظی بکەن بۆ ئەوەی بەردەوام لە لاتان بێ و ئینشاءالله ئێمە لە پەیجەکەش دای دەبەزێنین لەم پەرتوکەی کە ئێمە لە خزمەتی دەبین کە المەنظومەة البەیقونیە ئەم سەرەتایی تێدا نییە، بەڵام ئێمە وەکو پێویستیەک بە پێویستمان زانی ئەم سەرەتایە بەوەی بزان زانستی فەرمودە لە چی وەرگیر مانای چییە و مەبەستی چییە. ئەوە وەکو پێناسەی زانستی فەرمودە هەم وەکو فەرد و تاک و هەم وەکو مڕەکەب و مستەلاح ئەمە لە خزمەتتاندا بووین. دووەمین تەوەرمان ئەویش کە بەڕاستی وەکو بڵێ علم و زانستێکی سەر بەخۆی ئێستا ئەوەیە کە کەی ئەم زانستی فەرمودە سەری هەڵداوە، کەی بۆتە علمێکی مستەقیل و علمێک و زانستێکی سەربەخۆ، کەی پەرتووکی تایبەتی لەبارە دانراوە و داهێنراوە. سەرەتا خۆشەویستان ئەم زانستە ئەگە سەیری قورئان بکەین هەر لەگەڵ دابەزینی قورئان و لەگەڵ گوزەرانی ژیانی ڕەسوول الله عليه الصلاة والسلام هاوڵەکان
لە قورئاندا بەدی دەکرێت. زۆر جار دەبینین ئێمە ئەم ئاەتە بە بەڵگە دێنینەوە لە سوورەتی الحجرات رب العالمین دەفەرمێ یا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. دەفەرموو ئەی ئەو کەسانە ئیماندارن ئەگەر کەسێک خەبەرێکی بۆ هێنان ئێوە تەبەیونی تێدا بکەن، واتە ڕۆنکردنەوە بکەن، بەدواداچوون بکەن، لێکۆڵینەوە بکەن، توێژینەوە بکەن، بۆ ئەوەی دواتر ئێوە تووشی نەفامی و نەزانینێن، یعنی بۆ ئەوەی ئیخبارەکە، بۆ ئەوەی دەنگ و باسەکە، بۆ ئەوەی ئەو زانستە و ئەو شتەی بۆ هێناوی، ئەو عیلمەی بۆ هێناوی بزانی ئایا سەرچاوەکەی لە کام لایە و لە کام شوێنە و ئایا عیلمێکی نافعە سوودبەخشە یان عیلمێکی ضارڕە و زیان بەخشە. یعنی ئەم لێکۆڵینەوانەی پێویستە، ئایا ئەم کەسەی بۆی هێناوی ڕاست دەکا یاخود ڕاست ناکە. یعنی ئەمە ئاەتێکی زۆر زۆر گشتگیرە و لە زانستی فەرمودەش بەکار هاتووە و لەلایەنی کۆمەڵایەتی خۆشمان دەتوانین بەکاربێن لەبەر ئەوەی بەڕاستی سوورەتی حجورات هەر بۆ خۆی زۆر یاسا و ڕێسای ناو کۆمەلگای تێدا هەیە کە ئێمە دەتوانین جێبەجێی بکەین و بەختەوەر بین و لە تەعاملدا لە هونەری هەڵس و کەوتن لەگەڵ یەکترکردندا کۆمەلگەیەک و مجتەمەعێکی زۆر زۆر وەکو دەڵێ ڕاست و دروست و بەختەوەر و شادومان بنیاد بنین. بەڵام ئێمە ئەگەر سیر بکەین بەڕاستی لە سوورەتی الحەج والله ئەعلەم رب العالمین ئاەتێکی هەیە کە مەرحەلەکان و قۆناغەکانی زانستی فەرمودەی زۆر بە جوانی باس کردووە. رب العالمین دەفەرمێ ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير. دەفەرمێ هەندێک خەڵک هەیە مناقەشەی دەکا، دژایەتی رب العالمین دەکا، بۆ ئەم دژایەتی کردنەی، بۆ ئەم فکرە و بیردۆزەیەی پاڵی نەبەستووە، سەنەدێکی نییە، تەوثیقێکی نییە، بەڵگەیەکی نییە لە چی؟ عیلم، زانستێک. ئەمە پێناسەی عیلممان کرد، واتە گوتمان دەبێ حەقیقەت و شتێک هەبێ کە ئەو کەسە یەقینی بێ کە ئەم عیلم و زانست و زانیاریە هەیە. بەڵام ئەو کەسەی دێ دژایەتی دەکا، عیلم و زانست و زانیارێکی لەلا نییە. بۆیە ئێستا دژە سونەکانیش کە دێن دژایەتی سونەت دەکەن، عیلم و زانست و زانیاریان هەم بۆ خۆیان وەکو گشتی لەلایەن نییە و هەم ئەو عیلم و زانست و زانیاریانیەشی وردەکاری ئەو عیلمیان لەلا نییە کە زانستی فەرمودەیە. بۆیە زۆر جار دەبینی لە ئەبجەدیاتی زانستی فەرمودە ئیشکالیات دروست دەکەن، جایان عن قەستوە بەدەکەن، مەبەستیانە کە گومان دروستکەن، یان ئەوەتە لە جەهل و لە نەفامی و لە نەزانینانیە. رب العالمین پەنامەمدا. بۆیە دەفەرمی هیچ عیلمێکی نییە وەلا هودەن، ڕێبازێک، ڕێنماییەک، یعنی سەرکردە و پێشەوایەکی معتەمەد و باوەڕ پێکراوە متمانە پێکراوی نییە، کتابێک بێت جا بیردۆزەیەک بێ کە بۆی دیاری بکە، یعنی هودایەک، ڕێنماییەک، ڕێنیشاندەرێکی نییە، مرشیدێکی نییە. وەلا کتابی منیر، و نووسراوێکیشی نییە کە ئەم نووسراوە مەوثوق بێ، ئەم نووسراوە منیر بێ، ڕووناک بیر بێ، یعنی ئەم نووسراوە بیکاتە ڕووناچی لە ژیانی، وەکو قورئان و سنەتی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام. زۆر پەرتووکمانێ ئێستا دەبێتە تاریکستان، تاریکایی بۆ ژیانی مرۆڤ. بۆیە نابێن پەرتوکانە بخوێندرێتەوە، نابێن پەرتوکانە گرنگی پێ بدرێ، بانگەوازی بۆ بکرێ. چونکە خەڵکانێک بە تایبەتی ئەمە باسی سونە دەکەن، دژە سونەکان، هەم بەلایانی ئیعلام، هەم بەلایانی خوێندنەوە، هەم بەلایانی نووسین، بە هەموو لایەنەکان دژایەتی سنەتی ڕەسوول الله دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە ئەمە ئەگە سیر بکەین ڕێک هەر سێ قۆناغەکەی زانستی فەرمودەی لە خۆ گرتووە. زانیان دەفەرمون سەرهەڵدانی زانستی فەرمودە وەکو زانستێک، وەکو حەقیقەتێکی ثابت و ڕاسخ
وەکو حەقیقەتێکی واقع و منطقی لەناو قورئاندا هەبووە. ئەمە عیلمەکە. وەکو ڕێبازیش ڕەسوول الله عليه الصلاة والسلام لە ژیانیدا سەحابەکانی لەسەر ڕاهێناوە و رب العالمینیش فەرمانی پێکردوون قل هاتوا برهانكم إن كنتم صادقين. ئێوە بڕۆن بەڵگەکانتان بێن ئەگە ئێوە ڕاست دەکەن. یعنی ئەمەشی تێدا هەیە. ولا كتاب منير، يعني پەرتووکێکی کە ڕووناکبیرەوە بی. ئەوەیە کە زانایان باسییان کردووە کە والله ئەعلەم زیاتر باسی ئەوە دەکرێت. ئیمامی ڕامەهورمزی لە 360 ئەمانە پەرتووکێکی داناوە بە ناوی المحدث الفاصل بين الراوي والواعي. بەم ناوە هاتووە زانستی فەرمودەی کۆ کردوتەوە لە نێوان دوو بەرگو کردوتێکە زانستێکی نووسراوی مستەقیل لە زانستەکانی تر. هەڵێنجراوی ئەو عەمەلیە و ئەو کردارەی کە فەرمودەناسان لە پێش ئەو وەکو پێشەوا بوخاری و ئیمامی ئەحمەد و ئیمامی شافعی و پێشەوا ترمذی و ئەمانە کە لە پێشی ئەوان ئیمامی سوفیانی ثەوری و ئەمانە هەمویان هاتوون ئەم فەرمودانیان کۆ کردوتەوە پارێزگاریان لێ کردووە و زانستی فەرمودەیان لە ناودا کۆ کردوتەوە، بەڵام وەکو عیلمێکی مستەقیل نا. ئەو دەڵێن ئەو هاتووە لە دوای ئەو زانایتر هاتووە، خەتیبی بەغدادی هاتووە، دواتر زانایتر هاتووە، تاکو گەیشتۆتە ئەلحەمدوللا ئێمە وەکو کورد پشتی شێرمامە بەرکەوتووە لە دوو زانایەکیان حافظی عێراقی عەبدوڕەحیم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەوەی تریان ئیبن صەلاحی شارە زووری ئەبوو عەمر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە هاتووە پەرتووکێکی داناوە بە ناوی معرفة علوم الحديث. مقدمة ابن صلاح مشهورة، مقدمة ابن صلاحي. ئەمە دەفەرمون لە دوای ئەوە هەر زانایەک هاتووە یان ئیضافەیەکی کردووە یان شەرحی ئەم پەرتووکەی کردووە، واتە ڕائیدە، واتە پێشەنگ و پێشەوایە بۆ زانستەکانی فەرموودە. ئەوە شتێکی سروشتی و طەبیعیە. سەرەتا تۆ کە عیلمێک دەدۆزیەوە، تەجروبەیەک دەدۆزیەوە، پەی بە هەموو لایەنەکانی نابێ، بە هەموو جۆرەکانی، بە هەموو بەشەکانی، بەڵام دواتر سەبرە خەڵکی تر دێ لێکۆڵینەوەی دەکا. ئەمە شێکێکە لە سروشتی عەقڵی مرۆڤ کە عەقڵ هەندێکیان لە هەندێکیان فراوانترە و سنووری زیاترە. ئەجینە هەمومان عەقڵمان سنوورێکی هەیە لەم سنوورە دەوەستێ و ناتوانین تێی بپەڕێنین. بۆیە زانستی فەرموودە وەکو سەرهەڵدانی سەرەتا لە قورئاندا هەیە، چەندان ئاەتمان هەیە کە هەمووی ئاماژەیە وەکو ئەم ئاەتەی باسمان کرد و ئاەتی سوورەتی حوجرات و چەندان ئاەتی قل هاتوا برهانكم إن كنتم صادقين. ئەوانە چەندان ئاەتتر هەیە، ئەمانە هەمووی سەنەدن لە قورئان، هەمووی بەڵگەن لە قورئان کە ئەم زانستە هەبووە وەکو عیلم، وەکو ڕێنمایش ڕەسوول الله جێبەجێ کردووە. بەڵام بڵێ عیلمێکی نەظەری بەحث کۆکرابێتەوە لە نێوان دوو دەفەتەین، لە نێوان دوو بەرگ دەگەڕێتەوە، زانان دەفەرم دەگەڕێتەوە بۆ زەمەنی پێشەوا ڕامەهورمزی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر وەکو باسمان کرد 306. ئەوزە دواتر گرنگی پێدراوە تاکو گەیشتۆتە ئەو سەردەمە ئێستاش لێکۆڵینەوە دەکرێت. ئەمە وەکو بە کورتی سەرهەڵدانی مێژووی سەرهەڵدانی زانستی فەرموودە و ڕەسوول الله عليه الصلاة والسلام هاوڵانی لەسەر ڕاهێناوە کە ناردوونی بۆ شوێنەکان و بۆ خۆی جێبەجێ کردووە لە ژیانیدا. یعنی چەندان بەسەر هاتی زۆرمان هەیە ئینشاء الله، ماوەمان کەم ماوە لە دەرسەکانی تر ئینشاء الله بەش بەشی باز دەکەین لە جۆرەکانی فەرموودە. کۆتایی بڕگەمان کامیش ئەو ماوەی بەردەستمان ماوە باسی بکەین گرنگی زانستی فەرموودەیە. بەڕێزان، گرنگی زانستی فەرموودە لەوەدایە کە چۆن فەرموودە بەڵگەی دووەمینی ئەدیلە شەرعیەکانە، بەڵگە شەرعیەکانە بۆ حەرام و بۆ حەلال. ئێمە ئەگە بڵێن شتێک لەسەرمان حەرام کراوە، قەدەغە کراوە، یاخود ڕێمان پێدراوە ئیشەکە بکەین، بەڵگەمان چییە؟ سەنەدمان چییە؟ یان قورئانە یان سنەتی ڕەسوول الله. بۆیە وەکو گرنگی فەرموودە سەرەتا قورئانە، دواتر فەرموودەیە. وە گرنگێکی تریشی ئەوەیە قورئان بەبێ فەرموودە نابێ،
و فەرموودەش بەبێ قورئان نابێ، یعنی دوانەی لێک دانەبراون سینوان، یعنی دوانەی لێک دانەبراون بەردەوام پەیوەستن بەیەکەوە. یعنی ئەگەر شتێک پێویست بکە لە سوننە تێ بگەی لە قورئاندا دەیدۆزیەوە، شتێک پێویست بکە لە قورئان تێ بگەی لە سوننەدا بە عەمەلی دەیدۆزیەوە. بۆیە ئەمە یەکێک لە گرنگیەکانی خودی فەرموودەیە، یعنی ئەمە وەکو فەرموودە جیاوازە، وەکو زانستی فەرموودەش جیاوازە. بۆیە ئێمە لە علومی شەرعی دەڵێن، مامۆستایانمان فێریان کردوون دەڵێن ئێمە ئەدیلەی شەرعی هەندێک ئەدیلەمان هەیە ئەسڵینە، واتە بنچینەنە، هەندێک ئەدیلەی تیمان هەیە تەبەعینە یاخود کاشفن. ئەو ئەدیلە ئەسڵیانە یەکەمینیان قورئان و سوننەتە، دوایێ زانایان دەفەرمون ئەدیلەکانی تر کە ئیجماع و قیاس و قولی سەحابی مەصالحی مرسلە و سەدی زەرائع و ئیحسان و ئەمانە عورف و ئەمانە ئیستیحسان و ئەمانە دەفەرمون ئەمانە ئەدیلەی کاشفەنە. واتە ئێمە ئەمانەمان لە چ وەرگرتووە، لە چ کەشفمان کردووە و لە چ بۆمان دەرکەوتووە؟ لە قورئان و سوننەت، لە دەقەکانی قورئان و سوننەت. بۆیە سوننەت لێرە پێگەی ئەوا گرنگە، پێگەی دووەمینی هەیە و پارێزکارە بۆ ئەحکامە قورئانیەکان و پارێزکار و وەڕوونکەرەوەی ئەحکامە مجملەکانە کە ئەوە بەڕاستی دەرسێکی تایبەتە. بەڵام ئێمە بینە سەر زانستی فەرموودە. زانستی فەرموودە عەفوەن زانان دەفەرمون زانستی فەرموودە علم الحديث خادم والعلوم مخدومة. دەفەرمون زانستی فەرموودە خزمەتکارە و علمەکانی دیش خزمەت کراون. ئەمە وتمان زانستی فەرموودە لە پێناسەکەی وتمان چی؟ ئەن يعرف المقبول والمردود. گوتمان دەبا بەبێ بزانین کامەیان فەرموودە وەردەگیرێ کامەیان وەرناگیرێ. بۆیە ئەگەر بین علومە گشتیەکان وەرگرین، علومە گشتیەکان وەرگرین لە علومە شەرعیەکان، سەرەتا تەفسیر. ئایا تەفسیر چەند پێویستی بە زانستی فەرموودەیە؟ ئەوە وەکو فەرموودە پێویستی پێ هەیە بۆ ئەوەی قورئان شەرح بکە، وانە بۆ ئەوەی قورئان شەرح بکە پێویستی پێ تەفسیرێ. چونکە ئەمە باشترین تەفسیرمان چییە؟ تەفسیری قورئان بە قورئانە، دواتر تەفسیری قورئان بە حەدیثەکانی ڕەسوول اللهە. ئێستا شتێکی ترمان هەیە التەفسیر النەبەوی، ئێستا تەفسیری خودی تەفسیرمان هەیە. حتا بۆ نمونە دەڵێن لە کتابی تەفسیری پێشەوا بوخاری چل ئایەتمان هەیە کە مباشرەتەن دەگەڕێتەوە بۆ ڕەسوول الله عليه الصلاة والسلام، ئەوەندە صحیح و ئەوەندە بەرز و بەڕێزە. بۆیە ئەمە وەکو سوننە، وەکو تەفسیریش چۆنیشی پێیە دەبێ ئەم حەدیثانە صحیح بن کە تۆ ئایەتەکەی پێ تەفسیر دەکەی. ئەجینا سەرنجام چ دەبێ؟ نەعوذ بالله بڵێ ئەم ئایەتە ڕەسوول الله ئەوای تەفسیر کردی، ئەو کاتی هەم ئایەتەکەش بە درۆ دەخەیەوە، هەم چیش هەم فەرموودەکەش بە درۆ دەخەینەوە، رب العالمین پەنامامدا. بۆیە ئەمە یەکێکە لە گرنگیەکانی ئەهەمیەت و پێگە و گەورەی و پلەپایەی زانستی فەرموودە بۆ زانستی تەفسیر. بۆیە دەبینی ئێستا ئەو تەفسیرانەی بالمەئثور، واتە ئەو تەفسیرانەی کە بە فەرموودە تەفسیری ئایەتەکان کراوە، فەرموودەمان بۆ گواستراوەتەوە کە ڕەسوول الله تەفسیری ئایەتەکەی ئاوا کردووە. ئەگەر ئەم فەرموودانە صحیح نەبێ کارە ساتە، بەڵام کاتێک فەرموودەکە صحیحە ئەوە نور على نورە. ئێمە دەزانین مەبەستی رب العالمین لەم ئایەتە چ بووە؟ بەهۆی ئەوەی کە ڕەسوول الله مبەیەنە ڕۆنی کردوتەوە فەرمیەتی ئەم ئایەتە ئەوە تەفسیرەکەیەتی. ئەوە وەکو تەفسیر حتا لەلایەنی علمی بەهاش ئەوانەی تحقیق کراون و ئەو زانانانەی کە محەدیث بووینە بۆ نمونە وەکو پێشەوا قورطوبی، وەکو پێشەوا ئیبن کەثیر، حتا دەڵێن پێشەوا بوخاری تەفسیرێکی بەناوی التەفسیر الکەبیر. ئەو زانایان دیویانە زۆر زۆر مەدحیان کردووە، بەڵام بەداخەوە ئێستا مەفقودە. ئەو زانانەی شارەزا بوونە زانستی فەرموودە زۆر زۆر تەفسیرەکانیان نایابە و تەفسیری بەغەوی و ئەمانە و تەفسیرانی تر. ئەو وەکو تەفسیر، وەکو فقه کە ئەویش بەڕاستی گرنگە، چونکە پەیوەستە بە تەواوی ژیانمان. یعنی ئەم زانانەی کە فەقیه بووینە وەکی پێشەوا ئەحمەد، ئیمامی شافعی، ئیمامی بوخاری، ترمذی، ئەبوو داود، ئەوانە هەموویان ئیمامی ئەبوو حەنیفە ئەوانە کە شارەزا بووینە، یعنی فقهەکەیان زۆر 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 مدەلل و زۆر زۆر بەهێز بووە لەوەی کە خەڵکێک بەس قسەیەکی گواست بێتەوە یاخود بەس فکرێکی گواست بێتەوە. بەڵێ بۆ فقهش دەبینی ئێستا زۆربەی پەرتووک هەیە
کە زانایەک دەربارەی شریعەت و توێتی دەربارەی نوێژ دەربارەی زەکات دەربارەی ئەم جۆرە شتانە ئەگەر حەدیثەکانی صحیح نەبی ئەوە بەڕاستی لە شەئن و لە پلە و پێگەی کتابەکەی دادەبەزی ئەو وەکو فقه کە بەڕاستی ئەویش دەرسێکی تایبەتی دەوێت وەکو عەقیدە یعنی ئەو حادیثانی کە باسی چ دەکەن کە باسی بیر و باوەڕی ئیسلامی دەکەن ئەگە حەدیثەکان صحیح نەبێ یعنی کارەسا دروزەی بە تایبەتی ئەشراتی ساعە و ئەمانە و دەربارەی رب العالمین دەربارەی رسول الله عليه الصلاة والسلام دەربارەی ئیمان و باوەڕ و ئەمانە کە زۆر گرنگ دەربارەی کوفر و شرک و ئەمانە کە باسی عەقیدەن ولا و بەڕا ئەوانەی باسی عەقیدەن کە بەڕاستی ئەویش زۆر گرنگە ئەوە زانستی فەرموودە هاتووە خزمەتی کردووە فەرموودەکانی پۆلێن کردووە و فەرموودەکانی چاک کردووە زانستێکی تر کە زانستی ئوسوڵ الفقه ئەویش بەڕاستی زانایە کە شارەزای ئوسوڵ الفقه بێ و شارەزای زانستی فەرموودە نەبێ ئیشکالیەتێکی زۆری بۆ سونە دروست کردووە بەڵام ئەوانەی شارەزای ئەم دوانە بووینە بوویتە هۆی ئەوەی کە بەڕاستی زانستی ئوسولیان زۆر جوان ڕازاندۆتەوە و زۆر بە جوانی وەکو پێشەوە ئیمامی بوخاری ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوایان ئیمامی بوخاری و غەیری ئەوانش ئیمامی نەوەوی و ئەوانە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ کەواتە هەموو عیلمەکانی تر بەڕاستی ئەو سێ عیلممان بەگشتی ئەو سێ چار عیلمە هەموو عیلمەکانی تر زانستی فەرموودە خزمەتی کردوون ئەوەیە پێگە و گرنگی زانستی فەرموودە و زانستی فەرموودە ئێستا خزمەتی ئەوەشی کردووە یعنی پەرتووکێ دەبارەی ئەوەی ئایا دەیانەوێت تاریخ لەسەر منهەجی محەدیثین بنووسنەوە بۆ ئەوەی تاریخ يقع فيه الخطأ والصواب يقع فيه الصدق والكذب يعني ئەمانەی هەموو تێدا هەیە بۆیە هاتوون دەڵێن لەسەر منهەجی زانست لەسەر منهەجی فەرموودە ناسان شتێکی ناوازە دەردەچێ یاخود بۆ ژیانی خۆمان یعنی ئەم لایانی کۆمەڵایەتی هەر کەسێک قسەیەکی بۆ هێنای دەبێت سەرەتا قسەکە هەڵبشەنجێنی کەسەکە هەڵبسەنجێنی بزانی چۆنە چۆن نییە ئەمانە زۆر گرنگە بەڕاستی خزمەتی مرۆڤایەتی کردووەکو باسم کرد یعنی ئێستا پەرتووشی تایبەتەیە یعنی ئایا منهەجی محەدیثەکان کە خەبەرێکیان بۆ هیناون ڕیوایەتێکیان بۆ هیناون عیلمێکیان بۆ هیناون بەراوردیان کردە لەگەڵ پەیامنێری ئێستا سەحافە و ئەمانە ئاەتە چەندە لێی وەردەگیرێ لەکوێ هیناوە سەرچاوەکەی چییە ئەو کەسێ ئەم باسی کردووە چۆن ئەدای کردووە ئەمانە هەمووی گرنگن دەتوانین لە ژیانی ڕۆژانەماندا سوودی لێ بین بۆیە خۆشەویستان بەڕاستی زانستی فەرموودە خزمەتی مرۆڤایەتی کردووە و هەممە فەرموودەش وەکو ڕەسوول الله عليه الصلاة والسلام خودی کەسەکە و خودی فەرموودەکان قەول و کردار و تەقریراتەکانی و خودی زانستی فەرموودەش خزمەتی مرۆڤایەتی کردووە ئەمە بە کورتی بوو وەکو دەڵێ ئەم سێ بڕگەی کەوتمان سەرەتا پێناسەی زانستی فەرموودە و دواتر مێژوو سەرهەڵدانی زانستی فەرموودە و کۆتاییەکەشی گرنگی و پلە و پایە و پێگەی زانستی فەرموودە لە کۆتاییدا لە ڕەب العالەمین داواکارین یا ئەڵڵا بەناوە هەرە جوانەکانت بە صیفەتە هەرە بەرزەکانت بە ئیسمی عەظەمت لێ دەپاڕێن و یا ئەڵڵا ئیخلاص و صواب و استقامەمان پێ بەخشی یا ئەڵڵا ئەو قسانەی کردمان ئەو مەجلیسە علمی و زانستیە بیکەیە بەرەکەتی عمرمان یا ئەڵڵا بیکەیە بەرەکەتی زانست و زانیاریمان یا ئەڵڵا بیکەیە توێش و تەرازووی چاکەمان پێ قرس بکەی لە ڕۆژی قیامەت یا ئەڵڵا بەناوە هەرە جوانەکان و بە صیفەتە هەرە بەرزەکان بە ئیسمی عەظەمت لێ دەباڕێنەوە یا ئەڵڵا لە خزمەت فەرموودەکانی ڕەسوول الله داین عليه الصلاة والسلام یا ئەڵڵا بەدیداری ڕەسوول اللهمان شاد بکەی یا ئەڵڵا لە دیتنی وەجه و جەمالی بێ بەشمان نەکەی یا ئەڵڵا موفقمان بکەی خزمەت و پارێزکار و دیفاعکار بین وخزمتكاري سنة كان رسول الله بين آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته